ژمارەیەک پارێزەر و جوتیارانی سنووری قەراج و کەندێناوە و قەزای مەخمور بۆ گەیاندنی مەترسیەکانی داعش لەسەر جوتیارانی سنوورەکە سەردانی پەرلەمانی کوردستانیان کردو یا داشتێکیان ئاراستەی لێژنەی کوشتوکاڵ کرد. گۆران دیبەگەیی نوێنەری لقی هەولێری سەندیکای پارێزەرانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هەڕەشەکانی تیرۆریستانی داعش لەسەر جوتیارانی سنووری قەزای مەخمور هەڕەشەی جدین و جێگەی مەترسین بە تایبەتی لە ئێستادا کە وەرزی دروێنەی گەنم و جۆیە. لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و خەمخۆری لە پێناو خاک و خەڵکی مەخمور و قەراج و کەندێناوە و سنووری دیبەگا ئەمڕۆ کە بە پێویستمان زانی مەترسیەک هەیە کە لە سنوورەکە ناشاردرێتەوە ئەویش مەترسی تیرۆریستانی داعشە لەسەر ئەو خەڵکی کە لەو سنوورە ژیان بەسەر دەباتن بەگشتی و هەروەها چینی جوتیاران بە تایبەتی. بۆیە ئێمە یاداشتێکمان ئاراستەی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانیش لێژنەی مادەی 130 و لێژنەی کشتوکاڵ کرد. لێرە بە پێویست دەزانم زۆر سپاسی برایانم لە پەرلەمانی کوردستان بکەم کە ئەم یاداشتیان لێوەرگرتین و ئێمە کۆک بووین لەسەر دوو خاڵکە هەرچی زووە بۆ پاراستنی سنوورەکە کاری جددی بکرێتن بۆ ئەوەی ئەو ترس و دڵە ڕاوچەیە کە هەیە لە سنوورەکە بڕەوێتەوە. ئێستا ئێمە لەسەر ئەوە ڕێککەوتوین کە ژمارەی ئاگرکوژێنەوەکان لە سنوورەکە چکە خۆتان دەزانین ئێستا وەرزی دروێنەیە لە ناوچەکە بۆیە پێویستیمان بە ئاگرکوژێنەوە زیاتر هەروە پێویستیمان بە هاتنی هێزی زیاترە بۆ پاڵپشتی سنووری مەخمور. لە یاداشتەکاندا پارێزەران و جوتیارانی سنووری قەراج و کەندێناوە و مەخمور داوا دەکەن هەرچی زووە کار بکرێت و هێزی زیاتر ڕەوانەی ئەو سنوورە بکرێت. هەروەها تیمی ئاگرکوژێنەوە و بەرگری شارستانی زیاتر ڕەوانەی سنووری قەزای مەخمور بکرێت بۆ پاراستنی بەرهەمە کوشتوکاڵیەکانی جوتیاران. سەرۆکی لێژنەی کوشتوکاڵیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئەوان هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی داواکاریەکانی جوتیارانی سنووری مەخمور جێبەجێ بکرێت. ئێمە لەسەر ئەو خاڵانە کۆچین ڕێککەوتین کە زیادکردنی تیمەکانی ئاگرکوژێنەوە لەسەر سنوورەکانی کە ئەم چەتانەی لێیە ئەم تیرۆریستانەی لێیە و بڕیاریشماندا لەم زوانە نزیکترین کات سەردانی سنوورەکان بکەین بۆ لە نزیکەوە سەردانی بەرپرسان و لایەنی ئیداری ئەو سنوورەوێ. بەڕاستی ئێمە هەست دەکەین بە خەمساردیەک هەست دەکەین بە کەمتەرخەمیەک هەم لە حکوومەتی هەرێم و هەمیش لە حکوومەتی مەرکەزی و بەداخەوە هەڵمەتێکی سڕیشی تیرۆریستانی داعشەیە بۆیە سوتەمەنی ئەم شەڕا بینی ئەم سێبەردا بەڕاستی هاوڵاتیان و جوتیارانی کوردستانن نزیکەی 15 ڕۆژ تەنها 2 هەفتەیان بەستە بۆ دیفاعکردنیان لەم داهاتەیان و هەروەها باسکرا لە زێدەکردنی وەرگرتنی ڕێژەی گەنمی جوتیارانی کوردستان بەڕاستی ئەوەش داوای ڕەوای ئەو جوتیارانەیە. لە دوای شکانی داعش لە مووسڵ و مەخمور و تەواوی ناوچەکانی تری عێراق ئێستا ئەو چەکدارانەی ئەو گروپە کەماون خۆیان لە چیای قەرەچووق و حەمرین حەشار داوە بەڵام لە جوم و جۆڵ نەوەستاون بە تایبەتی دوای کشانەوەی پێشمەرگە لە ناوچەکە جم و جۆڵەکانیان زیاتر بوونە و بوونەتە هەڕەشەی جددی لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیە بە تایبەتی جوتیاران کە داوای سەرانە و باجیان لێ دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.